دوای مردنی خامنەی ئێران چی بەسەردێت و کێ لە شوێنەکەی وەک ڕابەری ئێران دادەنرێت؟ دوێنێ لە هێرشێکی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیلدا ئایەتوڵڵا عەلی خامنەی کوژرا. هەرزوو دۆناڵد ترامپ ڕایگەیاند شەڕانگێزترین پیاوی مێژوو عەلی خامنەیمان کوشت. دواتر ئەنجومەنی یاساییشی ئێران ڕایگەیاند کە ڕێبەر عەلی خامنەی گەیشتە شەهادەت. دوای کوژرانی ڕابەری ئێران ئەنجومەنێکی سێکەسی بۆ ڕایکردنی کارەکانی ڕابەری ئێران تاوەکو هەڵبژاردننی ڕابەرێکی نوێ دروست کرا کە پێکهاتوون لە مەسعود پزیشکیان سەرۆک کۆمار و غوڵام حوسێن موحسینی ێژەی سەرۆکی دەسەڵاتی داد و عەلی ڕەزا عەرافی ئەندامی مەجلیسی خوبڕەکان. لە سیستەمی سیاسی ئێراندا ئەگەر ڕێبەری باڵا کۆچی دوایی بکات یاخود کوژرا، ئەوە مەجلیسی خوبڕەکان دەبێت بە خێرایی شوێنگرەوێک دیاری بکات. هێزەکانی پاسداران و دامەزراندنی یاساییشی ڕۆڵێکی گەورە دەژێڕن لە قۆناغی گواستنەوەی دەسەڵاتدا. بەهێزترین کاندیدەکانی شوێنگرەوەی خامنەیی ئەمانە ناوە گەورەکانن کە زۆر جار وەک کاندید باز دەکرێت. یەکەم، موجتەبا خامنەیی کوڕی عەلی خامنەییە و دەوترێ پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ پاسداران هەیە، بەڵام هەڵبژاردننی ئەو دەتوانێت ناکۆکی دروست بکات چونکە بۆ ماوەیەکە سیستەمەکە بە دژی میراتگیری قسە دەکات. دووەم، سادق لاریجانی سەرۆکی پێشووی دەستەی دادوەری و ئەندامانی مەجلیسی خوبڕەکانە، ناوێکی بەهێزە لە ناو دامەزراوەکانی دەسەڵاتدا. سێەم، عەلی ڕەزا عەرافی ئەندامی مەجلیسی خوبڕەکانە و بە کەسێکی نزیک بە دامەزراوە ئاینیەکان دادەنرێت و بە سێبەری عەلی خامنەیی ناسرا بوو.